دین پرسی تر کە قابلی قبولکردنیەوە پێویستی بە هەڵوێستەی جدی هەیە بۆیە تاوەتویەکی ورد و درشتی ئەم کاروبارانەمان کرد و پێمان خۆشە کە ئێستا هەر بەڕێزە و کە سەرۆک فراکسیۆنە لێرەوە ڕای بگەێنێ کە ئەو خەڵانەی کە ڕێکەوتوین لەسەری چیەوە ئەو ڕێکارانەی کە بۆ ڕێگریکردن لە بڕینی موچە و لە ئەو کارەساتانەی کە ئەمڕۆی هەرێمی کوردستانی بەدەستەوە ئەناڵێنێ چی بوون پێمان خۆشە کە هەریەکەیان بفەرمونون زۆر سپاس مامەسا قسەکە باشە زۆر سپاس بۆ ئێوە ئەمڕۆ یەکەم هەنگاوی فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنە لەسەر کۆمەڵێک خاڵ ڕێککەوتن وەکو مامەستا دکتۆر شێرکۆ ئاماژەی پێکرد تاکید لەوە دەکەینەوە کە ئێمە لەگەڵ ئەوەین کە حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عراقی ڕێک بکێ بۆ مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و ئەوەی پەیوەندی بە مافەکانی گەلی کوردستان هەیە لە چوارچێرەوەی دەوڵەتی فدرالی عراقدا. خاڵی دوم ئەوەیە کە ئێمە جەخت لە قسە دەکەینەوە کە پشتگیری و لەگەڵ ناڕەزایەتەکانی هاوڵاتیانی کوردستانی کە داوای مافەکانی خۆیان دەکەن لە شایستەدارەیەکانن لەو مافانەی کە هەیەە لە پێشکەشکردنی خزمەت گوزاریەکان و پشتگیریان دەکەین و لەگەڵ ناڕەزایەتەکان و داواکاریەکانی هاوڵاتیانی کوردستانی. سڵاوتان لێبێت بێگومانم ڕۆم کۆبوونێمان کردووە بۆ ئەوەی کە تاکیدکەینەوە لەسەر ئەوەی کە پەرلەمان ئەبێ شکۆی بۆ بگەڕێتەوە و بە پێی یادداشتنامەیە کە هەمووتان نەزانن لە ماوەی پێشووە پێشکەش کرا لەلایەن 19 پەرلەمانتارەوە داوا کرا کە کۆبوونەوەیەکی بەپەلە بۆ لێپرسینەوە لەو قەرزانەی کە سەرۆکی حکومەت پێش جەژن باسی کرد بە مەرجی ئەوەی کە سەرۆکایەتی بە نوێنەرایەتی سەرۆکی حکومەت و جێگرەکەی وەزیری دارایی لەم پەرلەمانە بێنە کۆبوونەوەکە و بەشدار بن. ئەمە مەرجی سەرەکیمانە. دووهەم خاڵێکی تریش کە ئەم بڕینی موچەیە بە نایاساییە. ئێمە دوو ڕێگامان لە بەردەمایە وەک پەرلەمان، یەکەمیان لە هۆڵی پەرلەمانە شەڕی بۆ بکەین و نێڵین ئەم نایاسایە بکرێ بە یاسایی و ئەم موچە بڕینە نەبێ بە عورفێک و یا عادەتێک یان یاسایەک لە وڵاتەیە کە زۆر ناعەدالەتیە. وەکوتم یەکەم هەنگاومان لە پەرلەمانە. هەنگاوی دووهەممان بە کۆی دەنگ بڕیارمان ناوە لە دادگا سکاڵایان لەسەر تۆمارکەین و نێڵین بەسەریان بچێت کە ئەمەش ڕێکارێکی زۆر یاساییە و لە ڕۆژانی داهاتوە ئەیبینن. بەناوی خوای بەخشەندە میهرەبان، سەلام و ڕەحمەتی خوای گەورە سەر هەموو لایەک بێ. خۆشحاڵین بەخێر بێن یاخوا. ئێمە ئەم چوار لایەنەی ئۆپۆزیسیۆن کە ئەمڕۆ لێرە کۆبووینەوە زیاتر بۆ بابەتی بڕینی موچە بوو بە نایاسایی لایەنی حکومەت هەرێمی کوردستانەوە و ئەو ڕێکارانەی کە هاوڕێیانم ئاماژیان پێکرد ئێمە بە دڵنیاییەوە لە ڕۆژانی ئایندا داگرینە بەر بۆ ڕێگریکردن لەم بڕیارە نایاسایی کە حکومەت دەری کردووە. ئەم تەنها ئاماژە بەوە دەکەم کە هەرێمی کوردستان داهاتی زۆرە. من پێشم وایە ئەو داهاتی کە لە هەرێمی کوردستان هەیە داهاتی ناوخۆمان، داهاتی نەوت، داهاتی خاڵە سنووریەکان بەشی موچە و بەڕاستی بودجەی تەشغیلی وەزارەتەکانیش دەکات بە مەرجێک بە شێوەیەکی ڕێکوپێک ماڵەی لەگەڵ بکرێەوە لە دەستێکی ئەمین دابێت. بۆیە ئەو بڕیارەکە لە بڕینی موچەی خەڵکی فەقیر و هەژار دەستی پێکردووە دەبوو چاکسازی لە سێکتەرە گرنگەکان بکرێت، سێکتەرە گەورەکان بکرێت کە بە ملیۆنەها دۆلار دزی و گەندەڵی تێدا دەکرێت. سێکتەری نەوت و داهاتی ناوخۆ و خاڵە سووریەکان کە بەشێکی ئەمانە بەڕاستی لایەنی هێندێ بەرپرسی حزبیەوە دەستی بەسەر داگیراوە و بۆ گیرفانی چەند کەسێک دەچێت. بەم شتێکتان بۆ بژێڕمەوە. بۆرا بکە خەڵکی لەم وڵاتە ئێستا سەرمایەکەی لە ملیار زیاتر، ملیار دۆلار. لەم شارانەی خۆمان لێرانە سایق پاس بووە، بانگی ڕاهێشتووە، هاواری کردو کاکە دوو نەفەرماوە سێ نەفەرماوە. ئێستا سامان و سەروەتەکەی بەهۆی ئەم دەسەڵاتەوە کە بە نایەشەرعی پێیداوەتەوە سەرمایەکەی لە ملیارێک دۆلار زیاترە، خەڵکی ئاوە بۆ 200-300 هەزار سەرزادەی دەپارێتەوە.
بۆیان پێم وایە داهاتی ئەم هەرێمی کوردستانە بەشی موچەی فەرمانبەران دەکا ئەگەر چاکسازی لەو سێکتەران بەرێک کە گەندەڵی زۆری تێدا دەکرێت و دوو ئێمە بۆ کە کەس گومان نەبا کە پەرلەمان تا خەمی موچە و پارەی خۆیەتی ئێمە بە دڵنیایی و ڕایدەگەین زۆر بە دڵخۆشیشەوە نەک ئەوەی کە ئێستا 150 لە ئێمە بڕاوە 150 کەش لەوەی کە ئێستا هەیە بیبڕ ئێمە دڵخۆشین و پێمان ئاسایە بەڵام بە مەرجێک ئەم بڕینە بچێتە گیرفانی خەڵکەشی فەقیر و هەژاری سەر ئەو جادەیە کە نانی بەیانی ئەگەر هەبوو بە ئینیۆڕێ نییە ئێمە لەگەڵ ئەوەی بەڕاستی هیچ ئەوە کێشەیەکمان نییە بەڵام وەکو باسم کرد لەوەی تر دەست پێ بکرێ بۆیە ئێمە هەموو ئەو ڕێکاران دەگرینە بەر بۆ ڕێگریکردن لەو بابەتەوە من لێرە پێشنیارێکی دەخەمە بەردەستی حکوومەت وەک دڵسۆزێکی وەکو هاوڵاتێکی ئەم وڵاتە کە وەک باسم کرد داهاتی ئەم وڵاتە بەشی موچە و بودجەش دەکات بەڵام با لە دەستێکی ئەمیندا بێ پێشنیار دەکەم بابێ حکوومەت بۆ ماوەی ساڵێکی ئەو دەسەڵاتی هەرێمی کوردستان کە بەدەست دوو حیزبەوە پەرلەمانیش و حکوومەتیش و دادگاش هەمووی تووشی کێشە و گرفتی گەورە بووە بابێ ڕادەسی ئێمەی بکە داهاتی هەرێمی کوردستان هەموو داهاتەکە و هیچ ڕێگریەکیش نەبێ لە بەردەممان بۆ ماوەی ساڵێکی تەبان ئەگەر ئێمە نەمانتوانی ئابووری ئەم هەرێمی کوردستانە ژێرخانەکەی ببوژێنرێتەوە وە موچە و بودجە دابین بکرێ ئەو کاتەی ئەوەی کە ئێمە گوتومانە سەبارەت بووە کە گەندەڵی هەیە وە دزی هەیە ناڕاست بووە ئەوان ڕاستیان کردووە و ئامادەیمان هەیە و کاتەی بازی ئەم قسانەش بڵێن کە وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن وەکو هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئێمە بەرپرسانی لە قسەی خۆمان بەڵام کاکە ناکرێت بەڕاستی ینی چاکسازی لەم هەموو گەندەڵی و دزی و تاڵانیە نەکرێ بەڵام بێ چاکسازی لە موچەی فەرمانبەرێکی فەقیر و هەژار بکات کە 400-500 زانیاری پێدەدرێت بۆ ئێمە دژینی و هەموو ڕێکارێکی یاساییش دەگرینە بەر چ وەکو ئاماژەی پێ لە هۆڵی پەرلەمان ئێمە هەوڵدەین هەڵی وەشێنینەوە کە داوای کۆبوونەوەکی پەرلەمان دەکەین بۆ تایبەت بۆ ئەم بابەتەیە و ئەگەر ئەمەش بەڕاستی سەری نەگرت بێگومان ئێمە پەنا دەبین بۆ بەر دادگاکان بۆ هەڵەوەشاندنی ئەم بڕیارە نایاسایی حکوومەت. بەڵێ ئێمە بە تاکید ڕێکەوتینە سەرەوەی کە لە هۆڵی پەرلەمانەوە ئەم بڕیاری بڕینی موچەی هەڵوەشێنینەوە و لە هەمان کاتیشا ڕێکاری یاسایی بگرینە بەر چونکە ئەم بڕیاری حکوومەت کە داوێتی بۆ بڕینی موچە تەواو نایاساییە بێ لەوەش کە ئێمە پشتیوانی خۆمان دەڕۆڕین بۆ خۆپشاندەران کە خۆپشاندەران مافی خۆیانە کە نابێ بە هیچ شێوەیەک حکوومەت توندوتیژیان بەرامبەر بەکاربێنێ و لە هەمان کاتیشا بەڕاستی نیگەرانی لە دۆخی شڵەژاوی سەرۆکایەتی پەرلەمان کە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئەدای پەرلەمان دەرخستووە پەرلەمانە بواە ئێستا خەمی دابینکردی موچەی بواە خەمی ڕێکەوتنی لەگەڵ بەغدا بواە خەمی کۆرۆنا و ئەو کارەساتی کە بەسەر ئەم وڵاتەیە هێناوێتی خەمی ئەو بردومانانەی کە لە وڵات و لە وڵات بۆ هەرێمی کوردستان ئەکرێ ئەمانە خەمی سەرەکی پەرلەمان بوونایە لێپرسینەوە بکرایە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی لە پەرلەمان بوونایە بۆ ئەوەی کە پەرلەمان شکۆی بۆ بگێڕێتەوە و بڕیار بدا و لێپرسینەوە بکە و سزاش بدا لە هەمان کاتە و بە دۆداچوونیش بکە بۆیە ئەم دۆخی ئێستا پەرلەمانتیدایە بە تاکید کە شڵەژاوە ئێمە ڕناگرێ ئێمە بەردەوامین و سوورین لەسەر کە دیفاع لە خەڵکی هەرێمی کوردستان بکەین و ئەم دۆخی ئێستا هەرێمی کوردستانی تێدا ئەمەندە شڵەژاوە ئەمەندە ناڕەحەتە کە بە هیچ شێوەیەک لە ئێمە و قابلی قبولکردنی بۆی هەرچیمان پێ بکرێ دەیکەین. سەڵات یاخە دەڵێن لە نێوانی عەقڵ و